اللهم صل على سيدنا محمد. بەرەبەیانی یەکشەممە بە 12 موشک لە جۆری بالستی دوورمەودا هێرش کرایە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. دوای 24 کاتژمێر کۆمەڵەی بەرگری ئاسایشی سوپای پاسدارانی ئێران بەرپرسیارەتی خۆی لە ڕووداوەکە ڕاگەیاند و لە پەیژی تایبەتی خۆیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاماژیان بۆ داوا کە سەنتەری استراتیژی پلان و خراپەی ساهیۆنیەکانیان کردۆتە ئامانج. بەڕای چاودێران عێراق تا ئێستا نەیتوانیوە سەربەخۆی خۆی بپارێزێت و وڵاتانی دیکە بە ئاسانی سنوورەکانی دەبەزێنن. بیانودانە دەست وڵاتانیش کە نوێنەری قەوارەی زایێنووی لە هەولێرە گرفتێکی دیکەیە کە دەسەڵاتدارانی هەولێر وەک بیانوو داویانەتە دەست ئێران بۆ موشک بارانکردنی شارەکە. عێراق تا ئێستا خاوەنی سیادە و دەسەڵاتی خۆی نییە و ناتوانی بەرگری و بڵێن بەرخودان لە خۆی بکە واتە وڵاتان دەتوانن هەر کاتێک بیانەوێ سیادەتی عێراق پێشێل بکەن و لە هەر شوێک هەیە بیدەن. دیارە بۆ هەرێمی کوردستانیش ئەوە کە سەر بە حکوومەتی فیدراالە ئەوەش هەر ڕاستە. ئێمە پێمان باشە بەڕاستی ینی عێراق بەگشتی بە تایبەتی هەرێمی کوردستان پارێزراوبی، بەڵام نابێ عێراق و هەرێمی کوردستانیش بەڵگە بەدەست هیچ وڵاتێک بدات، چونکە ئەو موشک بارانەی کە کراوە بە حساب بنکەی ئیسرائیل لێرەیە، ئەگەر لێرە بێ ئەوە جۆرێکە لە پاساو. موشک بارانکردنی هەولێر لەلایەن ئێرانەوە پەیامێکی ڕاستەوخۆ بوو بە گوێی بەرپرسانی هەرێم کە عێراق و هەرێم هاوسنووری ئێران و دەکرێت ئێران دەستبەرداری هەریەک لە وڵاتانی تونس و لیبیا و سووریا ببێت، بەڵام هەرگیز دەستبەرداری عێراق نابێت کە ئەمەش بۆ چوونی ڕۆژنامەنووسێکی ترا لە شاری هەولێر. پەیامەکە بۆ دەسەڵاتدارانی هەولێرە زیاتر بۆ بەتایبەت بۆ سەرکردەکانی حکومڕانی ئەو منتیقەیە کە ئەوان هەندێ جوولە ئەبینین بە دڵی وان نییە بۆ نمونە پێکێنانی حکوومەتی عێراقی لەوانەیە ئێستا جوولەکان بە ئاراستەیەک بێ دەسەڵاتدارانی هەولێر عەکسی ئەو خواستەی ئێران بجوولێنەوە. لەوانەیە ئێستا ئەو پرسی ڕەوانەکردنی غاز بۆ تورکیا و لەوێشە بۆ ئەوروپا و بابەتە دیسانەوە مەسەلێشی دیکەی زندوو بێکە قسە و باسی لەسەر ئێران پێ دەڵێم لەوانەیە بتوانێت دەستبەرداری سووریا بێت، لەوانەیە بتوانێت دەستبەرداری لوبنان بێت، لەوانەیە دەستبەرداری یەمەن بێ، بەڵام ناتوانێت دەستبەرداری عێراق بێ. ئەو هاوسنوورە لەگە عێراقات دەوێت بە شێوەیەک لە شێوەکان یاریکەر بێ، ئەگەر یاریکەرشی سەرەکی نەبێ ناویە دەک بێ، بە کوردەکەی دەوێت وەکو یاریکەر ببینێتەوە. ایران و عراق و قطر و یمن و بسیاری از کشورها بروز داده متاسفانه. سعد خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاندووە بە هیچ جۆرێک جێگای قبولکردن نییە یەکێک لە دراوسەکانمان ببێت بە سەرچاوەی هەڕەشە بۆ سەر ئێران. بە وتەی خەتیبزادە ڕژێمی زایۆنی ئیسرائیل چەندین جار لە خاچی عێراقەوە نائارامی دروست کردووە و لە هەرێمی کوردستانیشەوە هەندێک گردبوونەوە و گروپی تیرۆریستی دژی ئێران هەبووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.